هێرشی سەر لە نوێی کۆنەپەرستان بۆ سەر زانکۆکان جارێکی تر شکست دێنێت. لەم ڕۆژانەی سەروبەندی نزیکبوونەوە لە ساڵیادی قەچلی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی دەرکردن و هەڵپەساردنی ئەو مامۆستا و خوێندکارانەی کە وەک خۆیان دەڵێن لەگەڵ دەسەڵات هاو ئاراستنین بە شێوەیەکی بێوێنە پەرەیسەندووە. ئەم دەرکردانە بووەتە هۆی ناڕەزایەتی ئەنجومەنە سنفیەکانی مامۆستایان. ناڕەزایەتی ئەو ناوەندانە زۆرتر بەرامبەر بە پێشێلکردنی سربەخۆیی زانکۆکان و ئەمنیەتیکردن و زیان پێگەیشتن بە ئاستی زانستی زانکۆکان ناڕازی. پێویستە دان بەوەدا بنرێت کە زانکۆکان لە سەردەمی پەهلەیی و بە تایبەت لە 44 ساڵی ڕابردوودا هیچ سربەخۆیی یەکیان نەبووە و بەردەوام ئەمنیەتی بوون. ناوڕۆکی بابەتە دەرسیەکان بە تایبەت بەشی زانستە مرۆیەکانیش نەک لەسەر بنەمای زانست بەڵکو هەمیشە لەسەر بنەمای بەرژەوەندی حکوومەتەکان ڕێکخراوە. بەڵام هەمیشە لە زانکۆکاندا نمونەی ئەو مامۆستایانە بوونیان هەبووە کە ئەو ناوەڕۆکانیان لە بەرچاو نەگرتووە و تا ئەو جێگای توانی بێتیان لا لێدوانە زارەکیەکانیاندا ڕاستیەکانیان جێگیر کردووە. ئەم بەشە لە مامۆستایان لە قۆناغە جیاوازەکاندا هێرشیان کراوەتە سەر و پاکسازی کراون و ئێستاش دوا شەپۆلەکانیان کەوتونەتە بەر هێرش و زەبر و زەنگی هێزە ئەمنیەتیەکان. ڕێکخراوەکانی خوێندکارانیش چەند ڕاگەیانیەکیان سەبارەت بە دەرکردن و هەڵپەساردنی خوێندکاران و مامۆستایان بڵاو کردوێتەوە و ئەو کارەیان ئیدانە کردووە. ئەوان لە ڕاگەیانەکانیاندا زیاتر هێرشیان کردوتە سەر ڕێشوێنە سیاسی و ئەمنیەتیەکانی ڕژیم. زانکۆکان هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە دڕکێک بوون لە چاوی بەرپرسانی ئەم ڕژیمەدا. خومینی لە مانگی خاکەلێوەی ساڵی 1359دا زانکۆکانی بە ناوەندی فیتنە ناوبردوو وتی پێویستە شۆڕشێکی بنەڕەتی لە سەرجەم زانکۆکانی سەرتاسەری ئێراندا ڕووبدات بۆ ئەوەی زانکۆ ببێتە شوێنێکی تەندروست بۆ فێرکردنی زانستە ئیسلامیە باڵاکان. لەسەر ئەو بنەمایە یەکەم پەلامارەکان بۆ سەر زانکۆکان دەستی پێکرد و خوێندکارە چەپ و دژبەرەکانی ڕژیم خەڵتانی خوێندکران و زانکۆکان لەلایەن هێزی کۆنەپەرستی ئیسلامیەوە دەستیان بەسەردا گیرا و داخرا. ڕاستپێردراوەکانی خومینی ماوەی 3 ساڵ هەموو کاتی خۆیان بۆ پێداچوونەوە بە کتێبەکان و دەرکردنی سەدان مامۆستا و هەزاران خوێندکاری کە زۆر بەیان چەپ بوون تەرخان کرد تا بە قەولی خۆیان زانکۆکان پاک بکرێنەوە و ببێتە ناوەندێکی ئیسلامی. بەڵام لەو ڕۆوە کە زانکۆکان لەژێر کاریگەری کەشوهەوای کۆمەلگادان و کۆمەلگاش هەرگیز شێوازی ژیانی جێمەبەستی ڕژیمی ئیسلامی قبوڵ نەکرد، ئەم بەناو پاکردنەوە و بە ئیسلامی کردنەش سەرکەوتوو نەبوو. خەم و حەسرەتی بە ئیسلامی نەبوونی ناوەندەکانی خوێندنی باڵا تا دوا هەناسەش لەسەر دڵی خومینی قورسایی کرد. ئەم خەم و حەسرەتە نەک هەرگیز ساڕێژ نەبوو، بەڵکو بە تایبەتی بەر لە دەستپێک و دوای ئاخێزە خوێندکاریەکەی ساڵی 1378 ئاشکراتر و ساڵی 1388 قوڵتریش بووە. قۆناغی دواتری شەپۆلی هێرش بۆ سەر زانکۆکان و دەرکردنی مامۆستایان و خوێندکارانی ناڕازی لە خولی دووهەمی سەرۆکایەتی مەحموود ئەحمەدی نژاددا دەستی پێکرد. لەو کاتا بەدواوە بەرپرسانی کۆماری ئیسلامی بە ڕێبەرایەتی خودی خامنەئی شەپۆلێکی دیکەی بە ئیسلامیکردنی زانکۆکانیان دەست پێ کرد و بە شۆڕشی فەرهەنگی دووهەم ناوزەدیان کرد. نێونەری خامنەئی لە زانکۆکان مانگی گەلاوێژی ساڵی 1400 دانی بە شکستهێنانی ئەم دەورەی هێرش و پەلامارەکان دانا و وتی خامنەئی بەڕوونی باسی لەوە کردووە کە بە ئیسلامیکردنی زانکۆکان بابەتێکە کە بەسەر دەستی ڕژیمەوە ماوەتەوە. ئێستا و دوای شۆڕشی ژن ژیان ئازادی شەپۆلێکی نوێی هێرشی دڕندانە بە ئامانجی بە ئیسلامیکردنی زانکۆکان دەستی پێکردووە. لەبەر ئەوەی بەرپرسانی ئەم ڕژیمە هۆکاری هیچ حرەکەتێکی دژ بە خۆیان لە زانکۆکاندا نەک بۆ شکستی ئیسلامی سیاسی لە کۆمەلگا و حکوومەتەکەیاندا بەڵکو بۆ بە ئیسلامی نەبوونی زانکۆکانی دەگەڕێنەوە. بەرپرسانی ڕژیم لە چەند مانگی ڕابردوودا و لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا
لە ڕێگەی راپۆرتەکانەوە ئاگادار کراونەتەوە کە بەشێکی بەرچاو لە خوێندکاران شان بەشانی مامۆستایانی پێشڕە و لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا جەسوورانە لە شۆڕشەکەدا ڕۆڵیان گێڕاوە و زۆر کاریگەر بوون. کەواتە لەبەر ئەوەی هیچ بژاردەیەکی تریان نییە و هەروەها چونکە قۆناغێکی نوێی شۆڕشیش بڕێوەیە بە شێوەیەکی ترسنۆکانە سەر لە نوێ گورزی سەرکوت و کەرەستە ژەنگاویەکانی ئیسلامی سیاسیان بەدەستەوە گرتووە و کەوتونەتە گیانی مامۆستایانی پێشڕە و خوێندکارە خەباتکارەکان. ئەوان لەم هێرشە نوێدا ئەو خوێندکارە چەپانیان کردوتە ئامانج کە زۆر جار خۆیان بە منداڵی کرێکاران و پشتیوانی ئەوان ناوبردووە. بەرپرسانی ڕژیم و دەست و پەیوەندیەکانیان لە مانگی خاکەلێەوەی ساڵی 1359 لە کاتێکدا هێرشەکانیان بۆ سەر زانکۆکان دەست پێ کرد کە شۆڕش تا ڕادەیەکدا مرکایەوە. بەڵام کەشی سکۆلاری کۆمەلگا و نەریتی چەب لە ناوەندەکانی پەروەردەدا هەرگیز ڕێگای نەدا کە ئەوان لە زانکۆکان بە تەواوی بە ئامانجە دژە ئینسانی و دژە زانستەکانیان بگەن. ئێستا کە کەش و هەوایەکی شۆڕشگێڕانە لە کۆمەلگادا پێکهاتووە، پێشبینی ئەو ڕاستیە کارێکی دژوار نابێت کە پەلامار و زەخت و زۆرەکانی ئێستاشیان زۆر زووتر لە هەر کاتێکی تر لەگەڵ شکستێکی سەرشۆڕانە ڕوبەڕوو دەبێتەوە و شۆڕشی ژینا سەرنجام جامی ژەهری هەلاهەل دەکەداتە دەستی خامنەیی و باقی بەرپرسە سەرەکیەکانی ڕەژیم.